ئامادەکاری پێویستکراوە بۆی بتوانین ڕوبەڕووی ئەو باو دۆخەبینەوە کە ئێستا لە ئارادایە بڵاوبوونەوەی نەخۆشی بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە و ئەو ڕێنمایانێک کە پێمان گەیشتووە ڕاماسپاردون کە جێبەجێکەنەوە خۆی و لە هەموو لە سەرجەم لە ناوەندی قەزای دوکان و ناحەکانیشە لیژنەی هاوبەشی قایم قامێت و لیژنەی چاودێری تەندروستی لە ناحەکاندا دەستکراوە کراونەوە بە دوچوونی پێویست کراوە بۆ ئەوی بتوان ئەو شوێنانێکە لە ڕێنمایەکە هاتووە کاری پێویستکەن بەرامبەریان و ڕێنمایی هاوڵاتیان و شوێنە گشتەکان و ڕیستۆرانت و بازار و ئەوانە بکەن بۆ ئەوی بتوانین ئەو ڕێنمانێکە هاتوو خۆی جێبەجێ بکەین و لە پێناوی سەلامەتی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتی و تەندروستی هاوڵاتیاندا لە هەمان کاتە ئەمڕۆ سەردانی نەخۆشخانەمان کرد بۆی بتوانین ئەوان ژوورێکیان ئامادە کردووە بۆ ئەو حاڵەتانەی کە گومانی لێ ئەکرێت کە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا یان نیشانەکانی تیا لێرە لەو ژوورەدا ئەنرێت و لەلایەن تیمێکی تایبەت لە سلێمانیەوە لە سەردان نەقلەکرێ بۆ شوێنە بۆ پشکنین و بۆ چێکردنەوەی